ئەم جارە کۆبوونەوەی هاوبەشی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارە بە پرسی بەستنی کۆنگرەی چوارەمی حیزبەکان توانی هەنگاوێکی باش بنێت و کۆبوونەوەکە بە پێشنیارکردنی ڕۆژی 5 ئازاری ئەمساڵ بۆ بەستنی کۆنگرە کۆتایی هاتوو وادەی 10 ڕۆژێش بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیدانرا بۆ ئەوەی پەسەندی ڕۆژی بەستنی کۆنگرە بکات. ڕۆژی 5 کە یادی ڕاپەڕینە سەر بەرزەکەی خەڵکی کوردستانە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێ، بەڵام یەک شدەیە لێرەدا لە ماوەی 10 ڕۆژە پێویستە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بکرێ بۆ تەصدیقکردنی ئەم پێشنیارەی ئێمە کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و کۆبوونەوەی ئەنجومەنی ناوەند بوو و ئەگەرم کۆبوونەوەی سەرکردایەتی نەکرێ ئەوە بڕیاری کۆنگرە درراوە کە ڕۆژی 5 ئینشاءالله کۆنگرەی هەستانەوە نوێبوونەوە گەشەکردن و جۆشدانەوەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ. یەکێتی بە دیاریکردنی ڕۆژی بەستنی کۆنگرەی چوارەمی لەمپەڕی سەرەکی بەردەمی تێپەڕاند. فەرید ئەسەسەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی دەڵێت بەشی زۆری کاری لیژنەکانی کۆنگرە کۆتایی پێهاتووە یەکێتی دەتوانێت لەو وادەی دیاری دەکات کۆنگرەی داهاتووی ببەستێت. ئەوەی کە پەیوەندی بە لیژنەکانەوە هەیە ئەوەندەی من ئاگادار بم هەموو لیژنەکان ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردبوو. ئەوەی کەما بوو ئەوەیە کە کاتی خۆشی راپۆرتیان دابوو بە لیژنەکە، بەڵام پاش 4 ساڵ هەندێک لەو راپۆرتوانە پێویستی بە پێداچوونەوە هەیە لەبەرەوە لەو کۆبوونەوەی کە هەر لەو هۆڵە کرا ئەو کاتە بڕیار درا راپۆرتەکان سەر لە نوێ تاوتێ بکرێنەوە و ئەوانەی کە نووسیوانە پێداچوونەوەیش پێدا بکەن. ئەوەی بۆن من ئەوەی ئێمە هەر پێداچوونەوە پێدا نەکرد ئەوەی کە نووسی بوومان 2013 هەر هەمان راپۆرتەکە ئێستا پێشکەشی ئەەکەینەوە، بەڵام ڕەنگە هەندێک راپۆرت هەبێت بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە ناوچە جێناکۆکەکانەوە هەیە لەما ئەم 4 ساڵە کۆمەڵە گۆڕانکاری ڕوویداوە ئەوان ئەبێت ئەوانە لەبەرچاو بگرن لەبەرەوە ئەمە پێویستە پێداچوونەوە هەیە. دراسی مەسەلەکانمان کردو ئەوەی ئەمێنێتەوە مەکتەبی ڕاخستنە چۆن هەڵبژاردن لە مەڵبەندەکان ئەکات لەوێ پێم وایە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژی ئەوێت یان کێشەیەکی زۆر گەورەی هەر مەڵبەندێک ناوەکان دیاری ئەکات و ئەینێرێت بۆ مەکتەبی ڕاخستن مەکتەبەکانی شەروەها. بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی پرسی گەرمی کادران و لایەنگرانێت و لایەن بۆتە ئەمریکی واقع و دیاریکردنی ڕۆژی بەستنی کۆنگرەش بەشێک لە نیگەرانیەکانیان دەڕاوێنێتەوە و یەکێتیەکان لە چاڕوانی ئەوەدان کۆنگرەی حیزبەکان کۆنگرەی نوێبوونەوە هەڵبژاردننی سەرکردایەتیکی شایستە بێت بۆ حیزبەکەیان و کۆنگرە یەکێتی بکاتەوە بۆ حیزبەی لە ئازداخوازی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.